بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان لەم کورتە باسەدا باسێک لە پیسبوونی هەوای ژینگە دەکەین و کاریگەریەکانی لەسەر تەندروستی مرۆڤ. ئێستاکە کێشێکی گەورەی لە هەموو جیهان کە هەموو پێوە سەرقاڵن کە پیسبوونی ژینگەیە و کاریگەریەکی تەندروستی زۆری هەیە لەسەر مرۆڤ. سەرچاوەکانی پیسبوونی هەوا بریتیە لەو گازانەی کەوا دروست دەبی لە بڵین ئەوانەی هاتوچۆ وەکو سەیارە و پاس و ئەو دوو کەڵانەی کە لە هاتوچۆ دروست دەبی و هەروەها لە کارگەکان و هەروەها لە مۆلیدەی کارەبا و هەروەها لەو با بڵین سەرچاوانەی کەوا تەصفیەی مشتەقاتی نەفت یاخود با بڵین بەشەکانی نەفتی لێ دەکرێت ئەوانە هەمویان چەند گازێکیان لێ دروست دەبی وەکو گازی سەلفەر ئۆکساید و نایترس ئۆکساید و هەروەها کاربۆن ئۆکساید. ئەم گازانە طبعاً کاریگەریەکەی و خەتەرەکەی لەوەیە کە ئێستا مرۆڤ ئەگەر ئاوەکی پیس بێ پێی دەزانێ و لەوانەیە ڕەنگی بگۆڕێ یا تامی بگۆڕێ یا بۆنی بگۆڕێ و خۆی لێ دەپارێزێ. بەڵام خەتەری ئەم پیسبوونی هەوایە لەوەیە کە مرۆڤەکە هەست پێ ناکە لە بەرەوەی ڕەنگەکی وای نییە، بۆنێکی وای نییە، تامەکی وای نییە و هەڵی دەمژێ بێ ئەوەی ئاگای لێبێت. ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی دەری دەخاکەوە ساڵانە زیاتر لە 8 ملیۆن کەس گیان لەدەدەدەن بەهۆی کاریگەری ئەم پیسبوونی هەوایەوە. کاریگەری تەندروستیەکانی طبعاً هەر لە پێستەوە دەست پێ بکەین، پێستی مرۆڤ تێک دەدا، تووشی حەساسی دەکا، لەوانەیە تووشی با بڵین چرچلۆچی بکا و بە تەمەنبوون زیاتر پێوەی دیار بێ و هەروەها تەئسیری لە سەرچاو دەکا و کاریگەری لە سەرچاو هەیە، کاریگەری لەسەر مێشک هەیە کە لەوە کارەکانی جەڵتەی مێشک، کاریگەری لەسەر دڵ هەیە یەکێکە لەوە کارەکانی جەڵتەی دڵ و هەروەها شێرپەنجە بە تایبەتی شێرپەنجەی سیەکان کە یەکەمین شێرپەنجەیە لە دنیا هۆکاری مردنە لە بۆ مرۆڤەکان و هەروەها شێرپەنجەی پرۆستات و هەروەها تەئسیر لە مێشکی مرۆڤ دەکات، تەرکیزی کەم دەکات، بیرچوونەوەی زیاد دەکات و هەروەها لە ئافرەتی دووگیان تەئسیر لە منداڵ دەکات، تووشی با بڵین تەشەوهاتی خەڵقی با بڵین یاخود بۆ ماوەیی تووشی تێکچوونی بۆ ماوەیی دەکا و هەروەها بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر گەشەکردنی منداڵ هەیە بە تایبەتی لە عومری بچووک و گچکە و هەروەها لەم توێژینەوەی ئاخیرانە بە دەرکەوتووە کەوا تەئسیراتی هەیە کە بۆ بەرزبوونەوەی فشاری خوێن هەروەها دروستبوونی نەخۆشی شەکرا. دەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن کاریگەری لەسەر زۆربەی بەشەکانی جەستە یاخود زۆربەی نەخۆشیەکان هەیە و بەداخەوە خۆپاراستن لەم کاریگەری توشبوونی هەوایە زیاتر دەکەوێتە سەر حکوومات و ڕێکخراوەنە حکوومیەکان و شەریکات و کۆمپانیا گەورەکان، چونکە شەخص بەتەنیا ناتوانێت خۆی بپارێزیێ و بەرگری لەم ئەوە بکە. لەبەرەوە بۆیە ئێستاکە بوویتە مەوزوعێک لە نەتەوە یەکگرتوەکان و هەروەها لە ڕێکخراوە جیهانیەکان کە بتوانرێ ئەم پیسبوونی هەوایە کەم بکرێتەوە و کاریگەریەکانی کەم بکرێتەوە و طبعاً وەکو گوتم لە ڕێگای حکوومەتەوە کە کەم کارگەکان دووکەڵ و پیسبوونی هەوا لە کارگەکان کەم بکاتەوە و هەروەها بەدائیل بدۆزێتەوە لە بۆ هاتوچۆ مەسەلەن بۆ نمونە سەیارەی کارەبا یاخود با بڵێن قیتار و شتی کارەبایی زیاتر سوتەمەنی کەمتر بەکاربێ و هەروەها جێگرەوەی مۆلیدەکان، مۆلیدەی کارەبا و هەروەها ئەو جیانەی کەوا گوتمان مشتەقاتی نەفتی ئەوە دەکەن با بڵێن مەسفا و پاڵەوگەکان بتوانن زیاتر بە شێوەیەکی زانستی بکرێت و ئەم تەئسیراتی ژینگەیە و پیسبوونی هەوایە کەم بکرێتەوە. خواتان لەگەڵ. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.